Casi inşaatın yumruk. Mesela o bir fabrikası da bina abi. Sonra buraya aldı. ئەمڕۆ کاتژمێر 6:35 خولەکی ئێوارە ئاگادارکرانەوە بە بوونێ ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە بەرامبەر بازاڕگەی ڕۆژ لە ناو بازاڕی سۆران دەست بەجێ تیمەکانی بنکەکەمان لە بنکەی بەرگری شارستانی سۆران گەیشتنە شوێنی ڕووداو توانیان بە ماوەی 5 خولەک ئاگرەکە کۆنتترۆل بکەن. ئەم ئاگرە بەهۆی شۆرتی کارەباوە دروست بە هۆکارەکەی و لە ئەنجامدا دوو دوکان سوتاون. لەوە ئەنی چەند دوکانێکیش لە دەور و پشت بەهۆی دووکەل زیانی لەوانەیە بەرکەوت بێت و لێژنەکە ینی لە دوای ئەم کۆنتترۆلکردنی ڕوودا لێژنەیەک بێک هەنرێت لە بەرەبراتیمان بە فەرمانی بەڕێزبەرەبراتن بۆ دیاریکردنی زەرەر و زیانەکان. لە شۆرتی کارەبای بوو کارەبای ڕیسی ئاگریگرت زیانەکانیشمان وڵات تقریبان دوو نێشەمانەوە با دەفتەرێک زیاتر بوو هەموو سۆتە. وڵات تقریبان نزیکەی 50 دوکانێکە بەڵام ئەوانی زەرمەندەکان تقریبان 8 دوکان تا 9 دوکانە بەڵام ئەوانەی دیکەش کە ئەشاش نەسۆتابی بەهۆی هەریق و هەڵم و ئەوایەوە ئەوێ هیچ کەلکی نەماوە. هۆکارەکەی شۆرتی کارەبا بوو زەرەر و زیانێکی باشیان لێکەتێ وڵا زۆرە وڵی زۆرە تقریبان 10 دوکان زیان بووینە.